بینران هر لسر روشا هرما کردستانی و پیوندیا عالیین سیاسیین هرما کردستانی کو برب کدری و دچ دما نهادا لهولره د برئیس محمود عثمان سیاست مدار لسر و پرسه بمرابه بله کاک محمود افدمت باش نرینا و خواننا و لسر وان بویرین کل هرما کردستانی د قومن چیه؟ روش با سلاو بو ایو و همو بینرانی NRT بێگومان ئەوەی کە ئێستا قەومێ من پێش ساڵێک چاوەڕوانم کردووە چونکە پێش ساڵێک و چەند مانگێک کە حکوومەتی بنکە فراوان دروست بوو پاش 7 مانگ لە گفتوگۆ من کاتی خۆی وتم من لەگەڵ ئەم حکوومەتە نیم چونکە ئەمانە ئەچن لە ناو حکوومەت بەیەکەوە بەڵام بڕوایان بەیەک نییە و ئیتیفاقیشیان نییە و ناکۆچیشن لەگەڵ یەکتر لەبەرەوە ئەو ماوەیە هەموو لە حکوومەتا بوون بەڵام هەمیشە کێشە هەبوو هەمیشە دژی یەک بوون هەمیشە ڕەخنەیان لە یەکترەگەر هەمیشە لەسەر تەلەڤیزیۆنەکان بوون لەسەر فەیسبوک بوون لەگەڵ یەک ڕێک نەبوون و حکوومەتەکەش نەیتوانی ئەو کێشانەی کە هەیە چارەسەری بکە نە کێشە لەگەڵ بەغا نە کێشەی نەوت و تورکیا نە موچەی هاوڵاتیان نە ئەو کارانەی ترکە ئێستا ئەو خۆپیشاندانانی بۆکرێ لەبەرەوە بە قەناعەتی من لە کاتی خۆیان ڕێیم وابوو کەوا حکوومەتێکی زۆربە دروست کرێ ئەو هێزانەی کە ئەتوانن بەیەکەوە کار بکەن حکوومەت پێک بێنن ئەوانەی کە ناتوانن و بڕوایان بەوە نییە ئەتوان ئۆپۆزیسیۆن بن و لە دنیاشە ئوسوڵی وایە لە هەموو سیستەمێکی پەرلەمانی ئۆپۆزیسیۆن هەبێ لەبەرەوە من قەناعەتی خۆم ئەمەی کە ئێستا ئەیبینین کە جێی داخە بێگومان ئەوەی کە لە خۆپیشاندانە ڕوویاندا سووتانن و کوشتنی خەڵق و شەهیدکردن و تێکدانی مەقەڕات لە سلێمانی و لە گەرمیان و ئەوەی کە لە هەورێژی ڕوویدا ڕێگەگرتن لە سەرۆکی پەرلەمان و لابردنی وەزیرەکان کە یاسایی نەبوو بە شێوەیەکی ڕاست کێشە زۆر بوو ئەم کێشانە هەمووی دەرئەنجامی ئەوەیە کەوا لە سەرەتاوە بناغەی حکوومەتی هاوپەیمانی حکوومەتی بنکەبڕان ڕاز نەبوو دروستکردنی ڕاز نەبوو و من پێش ساڵێ وتومە نەک ئەمە شتێکی تازە نییە و وتومە ئەو حکوومەتە سەر ناکەوێ و لایەنەکانیش لەگەڵ یەکا ڕێگرین لەبەرەوە نەتیجە بە کێشەوە لێک جیاگە بنەوە ئەوکو ئەبینن ئێستا ئەوە ئەنجامەکەی دەرکەوتووە یعنی بەداخەوە ئێستاش بەڕێی من چارە سەر ئەوەیە وەسعەکە هێور بکرێتەوە ئەو ئیجرعاتەی کراوە نەمێنن و ئەو لایەنانە بەیەکەوە دابنیشن و بە شێوەیە بتوان قسە بکەن بتوان دیالۆگ بکەن نەک بە توند و تیژی و دژایەتی یەکتر و ئیتیهامی یەکتر چ لایەنێک ئەتوانێت لەگەڵ لایەنەکان پێکەوە ڕێک بێ و هاوکار بێ و بڕوایان بەیەکە بێ حکوومەت پێک بێنن و ئەوی کە ناتوانێت لەگەڵ ئەوانە هاوکار بێ با ئۆپۆزیسیۆن بێ سیستەمێکی پەرلەمانی تەندروست دەبێ ئۆپۆزیسیۆنی تیابێ حکوومەت تیابێ و ئەو حکوومەتە هەوڵ با کێشەی هاوڵاتیان چارەسەر بکات چونکە هاوڵاتیان کێشەیان هەیە ئەگەر کێشەیان نەبێ خۆپیشاندان ناکەن لەبەرەوە بە قەناعەتی من ئەوەیە چارەسەر منەی بینم شخصی بەڵام تەبعانە بێ پێشەوە وەزع هێور بکرێتەوە وەزعەکە ناسکە خۆشبەختانە پێشمەرگە تەسیری نەکردووە بە وەزعی کە لێ ڕوویداوە چونکە پێشمەرگە لە بەرەکانی جەنگن ڕێک و پێکن هوشیارن هاوکاری یەکترن بەڵام ئەبینن لە دنیا هەموو دنیا ئێستا باسیەکە UN دوێنێ بەیانی دەرکردووە کە ئەڵێ لایەنەکانە بێ ئەم کێشانە چارەسەرکەن سەفیرەکانی ئەوروپا دوو سبەی لە بەغا کۆبوونەوەیان هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەوە نێ من بزانم و لەبەرەوە ئێمە ئەمریکا ممکنە ڕێی هەبێ یعنی دنیای دەرەوە تەماشا ئەم کێشانە بە نیگەرانیەوە کە ئەوی دۆستمان بێ ئەوی دوژمنیش بێ پێی خۆشە لەبەرەوە مێدەوارم بتوانن هەز بە مەسئولیت بکەن و چارەسەری بکەنە باشە کەواتە دەکرێت بڵێن یاخود ئەم کابینەی کە ئێستا هەیە کابینەی حکوومەت کابینەیەکی شکست خواردبووە لەبەرەوەی جەنابەت ئاماژەت بەوە کرد هەر سەرەتا متمانەیان بە یەکتری نەبووە و هەروە ئەو متمانەیە چۆن ئەتوانن دروستی بکەنەوە لایەنە سیاسیەکان
متمانەیان بە یەکتر نەبووە هەر لە سەرەتاوە ڕاستە ئیتیفاقیان لەگەڵ یەکتر کردو نووسراویشە ئیتیفاقەکان بەڵام متمانەیان بە یەکتر نەبووە هەر یەکە مەبەستێ چۆتە ناو کابینەکە بەڵام لە پاشا کە توانیوێتی مەبەستەکەی خۆی ناتوانین جێبەجێ بکە یا لایەنێ نەیتوانیوە ئەو لایەنەکەی کرد خاتە ناو خۆی ئیستیعابی بکە ئەو کێشانەی لێ دروست بووە لەبەرەوە ئێستا من ڕێی من هەر هەمویان بەیەکەوە ناتوانن جاری کە بچن ناو کابینە هەندێکیان ئەتوانن کابینە دروستکەن هەندێکیشیان ئەبێ لە ئۆپۆزیسیۆن بن یاخود ئەتوانن ئیتیفاق بکەن هەڵبژاردنێکی پێشوەخت بکەن بە پێی ئەنجامی هەڵبژاردنەکە اینجا کابینە دروستکەن و وەزع دروستکەن چونکە ئەمە گرنگە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە دەبێت کێشەی خۆیان لەگەڵ بەغا لەگەڵ تورکیا مەسەلەی نەوت مەسەلەی موچە ئەم شتانەی کە هاوڵاتیان ڕۆژانە باسیەکەن چارەسەرێکی بۆ بدۆزنەوە باشە ینی دکتۆر پێت وایە ئەو ڕێگایی کە بەرامبەر بە گۆڕان گیرابەر تا چەند ینی ڕێگایەکی یاسایی و قانونی بوو و هەروەها پارتی دەیویست ڕێگای ئاخر دەیتوانی ڕێگای تر بگرێتە بەرجگە لەو ڕێگایە ئەنی ڕێگای تر هەبوو من پێش ئێستا باسم کرد وتم ڕێگای یاسایی نەبوو طبعاً لە عینی وەختا ئەوەی کە لە سلێمانی و گەرمیانی ڕوویدا شتێکی خراپ بوو نە لەگەڵ یاسا نە لەگەڵ هاوپەیمانیوانە ناگونجێ و شتێکی زۆر خراپ بوو بۆ ناوبانگی ئێمە کە بەو شێوەیە پەلاماری یەکترەوانە بدەن سووتانن و لە ناوبردن و تێکدان و خەڵق شەهید بوو خەڵق برینار بوو طبعاً ئەوەش ناڕاز بوو ئەمەش یاسایی نەبوو ئەوەی کە کرا بەڵام بە ڕێی من ڕێگەی تر هەیە بەڵام چونکە پەیوەندیەکانیان زۆر خراپە چونکە بڕوایان بە یەک نەماوە چونکە ناڕێکن لەگەڵ یەک لەو کاتانە یاسا نامێنێ هەر لە کوردستانە ئەسڵەن یاسا نییە کوردستان یاسای تیان نییە کوردستان پەرلەمانەکەی بریتیە لە ئەندامانی لەگەڵ ڕێزم بۆیان لەگەڵ حیزبەکانن تابعی حیزبەکانن تەماشای دەمی حیزبەکانەکەن موەزەفی حیزبەکانن ئەو توانایە نییە کە بتوانن لە سەروی حیزبەکانەوە بریار بدەن حکوومەتەکەش هەر تابعی حیزبەکانە سیستەمی ئێمە سیستەمێکی حیزبیە کە ئەو حیزبانە تێگەچن ئیتر نەیاسا ئەمێنێ نە هیچ ئەمێنێ هەر یەکە چی پێ بکرێ بەرامبەر ئەوی تر ئەیکا و بەو شێوەیە ئەو وەزعە ئاڵۆزە بێ باشە کەواتە ئەو ڕێگریەکە لە سەرۆکی پەرلەمانی کوردستان کرا دەتوانی بڵێن ینی کێشەکەی ئاڵۆزتر کردەوە یاخود ئەوەندەی سەلمان ئەوەی سەلمان کە هیچ شتێک لە هەرێمی کوردستان ینی دوور نییە لە دەستی حزب بەڵێ حیزب لە هەرێمی کوردستان باڵا دەستن من لە هەمیشە وتومەوە بزانام لەسەر NRT چەندین جار من گفتوگۆم هەبوو باسم کردووە سیستەمی ئێمە نەسەرۆکایەتیە نە پەرلەمانیە سیستەمی حیزبیە و ئەمە ئەساسە و ئەمە هەڵەی گەورەیە کە ئەبێ سیستەم حکوومەتی تیابێ پەرلەمانی تیابێ دەبێت لێپرسراوی یەکەمی حیزبەکان بچەن ناو پەرلەمان ئەگەر ئەیانەوێ پەرلەمان بێمە مەرجە پێویستە لێپرسراوی یەکەم لەوێ بن بریار بەدەستەکان لەوێ بن تا پەرلەمان بێ بە مەرجە و بتوانێت بریار بدا بەڵام ئێستا وان نییە بەداخەوە لەبەرەوە بەڵێ سیستەمەکە بەو شێوەیە و بەڕێی من لە حاڵەتی وا مەسەن لە برادرانی پارسیە پرسی من لە بەرزترین ئاستا پەیوەندیم هەیە و پێشم وتون ئەڵێن ئەوان لە سلێمانی مەقەڕاتی ئێمەیان تێکداوە سووتانویانە کادریان کوشتوین لە گەرمیان لە سلێمانی ئەیانەوێ ئێمە لەوێ نەهێڵن ئێمەش بەرامبەر بەوە لە منتیقەی خۆمان ناهێڵین ئەوان وجودیانەوێ ئاوایە مەسەلەکە گەیشتوتە ئەو حەددا ئەو لەوێ شتی بەرامبەر کردووە قەنەعەتی پارتی وایە کە ئەوە گۆڕان کردوتی طبعاً ئەڵێ بە دەلیلمان هەیە ڕەئیمان وایە معلوماتمان هەیە ئەڵێ ئەو بەرامبەر بە ئێمە ئەوەی کردووە ئێمەش لە ناوچەی خۆمان حەقمان هەیە بەرامبەر بەوان ئیجراعات بکەین ئەوای لێ هاتووە مەسەلەکە لەبەرەوە بەڕێی من بەو شێوەیە ئاڵۆز بووە و ئەو ئاڵۆزیە بە حیزبەکان چارەسەرەکرێ دەبێ هەست بە مەسئولیەت بکەن دابنیشن عیلاجێکی لێ بکەن و نەیەڵن هێزی دەرەکی بێ بۆیان چارەسەر بکات چونکە بەڕاستی بەداخەوە ئێستا ئێمە وامان لیا تۆ عیبادی نەسیحەتمانەکە جبوری نەسیحەتمانەکە مالیکی دوێنێ تەسیحی داوە ئەڵێ من ڕئیس وەزەرا بوومایە چوون پەلاماری کوردستانمەدا و سەیتەرەم ئەکرد وەزعی ئێمە وای لاتووە لەبەرەوە بێ تێبگەین کە وەڵاتەمان خراپە
و پێویستی بە چارەسەرێکی پەلە هەیە. باشە دکتۆر دەینە سەر ئەو مژارەش ینی دەمەوێت باسی شتێکی تر بکەین هاوڵاتیان ترسیان لە دوو ئیدارەیە هەیە کەواتە ئەو ترسیان ڕاستە یاخود بە گوماندان نەچوون لەو ترسەی کە هەیەیان بووە لە دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان کە وردە وردە سەر هەڵدەدات. دوو ئیدارەی شتێکی خراپە بێگومان بەڵام هەر هەبووە دوو ئیدارەی بیرم یێتەوە وەختی براکوژی بوو دوو حکومەت بوون دوو ئیدارە بوون دوو ڕێئاسە بوون بە تەواوی بەڵام پاشی بوو بە یەک حکومەت بەس دوو ئیدارەکە نەبوو بە یەک نە ئاسایش بوو بە یەک نە پێشمەرگە بوو بە یەک نە داخلیە بوو بە یەک نە پۆلیس بوو بە یەک یعنی بەو شکڵی کە پێویستە لەبەرەوە هەرما دوو ئیدارەیە هەموو عالەمەزانەیە پاش دێگەڵە ناوچەی سەوزە و پێش دێگەڵە ناوچەی زەردە هەموو عالەمەزانێ هەر کەسێ بێ هەز بەواکە لەبەرەوە بەڵام ئێستا ئەگەر ئەم حاڵەتە عیلاج نەکرێ دوو ئیدارەیەکە زیاتر ئەبێ قوڵترە بێتەوە تەسبی دەبێ وەشەی زۆر خراپە بۆ کورد طبعاً وەوە طبعاً هەموو لا ئەبێ دژی ئەوە بن بەڵام ئەوە زیاتر یعنی احتیما دەکاتە سەر جهودی یەکێتی و پارتی چوە ئەم دوو حیزبە مسەیترن لە کوردستان پێشمەرگیان هەیە جەبهەکان نیوەی کوردستان ئەو ئیدارەیەەکە نیوەی ئەو ئیدارەیەەکە ئەوان ئەتوانن منعی ئەو دوو ئیدارەیە بکەن بەڵام حیزبەکانی کەش ڕۆڵیان هەیە نابێ هیچ حیزبێ پەراوێز بکرێ هەر حیزبە ئەبێ ڕۆڵی خۆی هەبێ کەس نابێ کەس پەراوێز بکە ئەگەر حیزبێ نائیبێکیشی هەبێ بە حسابی بۆ بکرێ هەموو بەیەکەوە هاوکار بن هەمویان بەیەکەوەن هەمویان یەک میلەتن و ئەگەر زەرەر هەبێ هەمویان زەرەکەن کەس قازان ناکە لە مۆزعە من ئومێدەوارم هەموو لایەک بە ڕۆحی لێپرساوەتیەوە ڕەفتار بکە و بتوانن چارەسەری بکەن و ئەمە تەسیرێکی زۆر نێگەتیڤە کاتە سەر کوردستان و کێشەکەی ئەگەر چارەسەر نەکرێ بەپەلە. باشە دکتۆر ئەو چارەسەرەی جەنابتان باسی دەکەن پێت وایە دەبواە لە ئێستادا سەرۆکی هەرێم مەسعود بارزانی ینی ڕۆڵی هەبووە لەو کێشانی کە ئێستادا لەبەرەوەی هێشتان هەر خۆی بە سەرۆکی هەرێم دەزانانی وەکو سەرۆکی هەرێم باتاتە سەرخەت بۆی کێشەکانی بەلایەکدا بخستە. هەموویانە بێ بێنە سەرخەت بەڕێی من کاک مەسعود دەبێت لە سەرخەت بێ کاک نەوشیروانە بێت لە سەرخەت بێ برادرانی یەکێتیە بێت لە سەرخەت بن برادرانی حیزبەکان یعنی ئەوانەی کە پەرلەمان ئایدی ئەوانە حکوومەت ئایدی ئەوانە هەموویانە بێ بێنە سەرخەت و هەوڵ بدەن کەوا بەرژەوەندی میلەتی کورد بخەنە پێش هەموو بەرژەوەندیەکی تر حیزبایەتی تەسک بەلاوە بنێن و چارەیە بدۆزنەوە چونکە من بەپێی معلوماتی کە وەرم گرتووە هەر دوێنێ شەو ئەوانەی ئەوروپا دەوڵەتەکان زۆر نیگەرانن لە مۆزعە ئەمریکا نیگەرانە خەڵقی تر هەیە نیگەرانە ممکنە ئێران و تورکیا پێیان خۆش بێ مۆزعە هەیە بەغا پێی خۆشە وەکو وتم مالیکی ئەڵێ من ڕێیس وەزەرا بووم چووم هێرشی کوردستانمە کرد کوردستانمە پاراست ئەوەمان لێ هاتووە ئێمە لەبەرەوە بەڕێی من حەقا هەموویان هەست بە مەسئولیت بکەن و بێنە سەرخەت و بە زووی چارەیەک بدۆزنەوە و چارەکەش ئەوەیە کە من وتم ئەگەر ئەتوانن بەیەکەوە کار بکەن کە نەیانتوانیەوە بەڕێی من لەمە توێژ ناتوانن ئەوە بانەبێ با زۆر بە حکوومەت دروستکە ئەوی تر ئۆپۆزیسیۆن بێ ئەگەر ئەوەش ناتوان ئێستا بکەن با ڕێگە خۆشکەن بۆ هەڵبژاردنێکی پێشوەخت بە پێی ئەنجامی هەڵبژاردنەکە بتوانن ئەو وەختە بە شێوەیەکی تر حکوومەت و پەرلەمان دابڕێژن. باشە دکتۆر جواتی نیشتیمانی بزودنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدایە پێت وایە ئەگەر گۆڕام بڕیار بدات ببێت بە ئۆپۆزیسیۆن بڕیارێکی باشە؟ بەڵێ من پێم بڕیارێکی باشە و وەختی خۆشی من ڕێم وا بۆ گۆڕان لە ئۆپۆزیسیۆن بمێنێتەوە چونکە من قەنەعەتم وا بوو گۆڕان ناتوانێت بچێتە ناحومنە چاکسازیشی پێ ناکرێت ناو حکوومەت و تێکی ژەچێ لەگەڵیان چونکە خۆ دەزانیم حیزبانە هەریەکە ڕێی خۆی هەیە مێژووی خۆی هەیە بیر و ڕای خۆی هەیە نەیانتوانی وەکو دیمەوان لەبەرەوە ئەگەر ئێستا بریار بدەن خۆیان قەرارەدەن بەڵام شخصی خۆم ئەگەر بریار بدەن ئۆپۆزیسیۆن بن من بە بریارێکی باشتر ئەزانم کە ئیلحاح بکەن لە حکوومەتێکا بن کە خۆیان ئەڵێن ئێمە سەرکەوتوو نەبووین لەو حکوومەتاوە نەمانتوانیوە ئەو وەزعی ئەو حکوومەتە و چاکسازی ناو حکوومەتا بکەین. باشە
دکتۆر دەوری سێلایەنەکە چۆن دەبینی یەکێتی و هەردوو لایەنە ئیسلامیەکە بە تایبەتی یعنی یەکێتی کە هەم لەگەڵ پارتیدا ڕێککەوتنیە هەمیش لەگەڵ گۆڕانیشا ڕێککەوتنەیە هەم دەیەوێت لە هەولێر بمێنێتەوە هەمیش دەیەوێت سلێمانی گرژی دروست نەبێت. بەڵێ من قەناعەتم وایە سێلایەنەکە دوێنێ کۆبنەوەیان هەبوو بەیانیان دەرکرد ئەو بەیانە شتێکی باشە بە قەناعەتی من و من نازانم نەتیجەی چییە بێت چونکە هەر حیزبە بریاری خۆیدا ئێستا هەموو حیزبەکان خەریکی ئەوەن کەوا ڕێکەوتنەکان یعنی مەقسەدم هەڵویستی خۆیان ڕوون بکەنەوە و ئەم هەڵویستە ڕوو نەبێتەوە تا ئێستا هەموو کێشەکان چوار مقابل بە یەک بووە چوار حیزبەکە بە شێوەیە بوون بەرامبەر بە پارتی بەڵام ئایا پاش ئەم وەزعا ئاوا ئەمێنێتەوە هەر چواریانیە هەڵویستیانە بێ بەرامبەر بە پارتی نازانم چۆنە بێت چونکە بڕوا ناکەم هەمان شێوە بمێنێتەوە بەڵام احتیمالە ئیتر هەر حیزبە ڕێی خۆی تەسبی دەکا مەوقفی خۆی تەسبی دەکا و بەو پێ ڕەفتارەکە ئەبێ ئەو ڕۆژانە چاوەڕوان کەین بزانین حیزبەکان چی قەرارەدەن بەو پێ ئێمەش ئەو بریارانە هەڵسەنگێنین. باشە دکتۆر ئایندەی سەرۆکاتی هەرێم بەرەو کوێ دەگات بە تایبەتی لەم ڕووداوانەی ئەم دوایە تقریبەن ون بووە. بەڵێ ئایندەی سەرۆکایەتی هەرێم تۆزێ بۆ بەژێر ئەم کێشانەوە ئێستا تا حەدێون بووە بەڵام هێشتاش ڕێگەکەی هەر دیارە و ئەو ڕێگەیە ئەوەیە یا حیزبەکان بە یەکەوە کۆبنەوە و یەکێک دابنێن و تەسەور بکەن کە ئەو شەخصە لە کاک مەسعود باشترە بۆ سەرۆکایەتی هەرێم و بڵێن ئاڵوگۆڕی لەگەڵ بکە یعنی دەور و تەسلیم و خۆشی ئەڵێ ئەگەر حیزبەکان متتەفیق بن من مانع نییە تەسلیمی ئەمانەتەکە بکەم یاخود هەڵبژاردنێکی پێشوەخت بکەن بۆ سەرۆکایەتی و بۆ پەرلەمان و ئەوە بکو خوان یا ڕێفەراندەمێ ڕێگەیە بەڵام ئەم کێشانەی ئێستا دەبێت چارەسەر بکرێ وەزع هێور بکرێتەوە اینجا ئەو مۆزوعانە باس بکرێت چونکە ئێستا هەمووی تێکەڵاو بۆ مۆزوعەکان ئاسان نییە ئێستا چارەسەر بکرێ و هەموویان بەس باسی سەرۆکایەتیانە کرد ئەوە نۆ کۆبوونەوەیان کرد من هەمیشە وتومە باسی کێشەی بەغا بکەن باسی تورکیا بکەن باسی نەوت بکەن باسی موچە بکەن باسی هاوڵاتیان بکەن هەر ئەوە نەبێت سەرۆکایەتی هەرێم بەڵام هیچیان باز نەکرد بەس سەرۆکایەتی لە سەرۆکایەتیش نەگەیشتم بە ئەنجام و ئەم وەزعی لێ دروست بووە لەبەرەوە بەڕێی من ئێستاش ئەگەر وەزع هێور بێتەوە دابنیشن دەبێت کێشەی سەرۆکایەتیش چارەسەر بکەن بەو پێ کە ئیتیفاقەکەن حیزبەکان یا بە پێ هەڵبژاردن یا بە پێ ڕەفەراندەم بە هەر پێ کە ئەتوانن یعنی. بەڵێ دکتۆر ئێستا لایەنە سیاسیەکان پەرلەمانتارانی کورد لە بەغدا کێشەکەیان بردۆتە ئەو دیو حەمرینەوە جەنابەت پێشتر ینی پەرلەمانتار بووی لە پەرلەمانی عێراقدا ینی ئەمە چ کاریگەریەکی لەسەر پێگەی کورد دەبێتن بە تایبەتی لە عێراقی. ئەمە کاریگەری خراپیە بێ و طبعاً کێشەکە بە تەبیعەت چۆتە بەغا ئێستا مەسەلە ئەوە نییە ناتوانانی تۆ بیشاریتەوە بۆ شێوەیە جاران ناکۆچی هەبوو لە کوردستان لە بین لایەنەکان بەڵام ئەو ناکۆچیە ئێمە لە بەغا و برادەرانی ئێستاش کە لە پەرلەمانن هەوڵیان داوە کە ئەو ناکۆچیە دەرنەکەوێ و هەڵویستیان یەک بێ لە کێشەی نەتەوەی و کێشەکانی کوردوانە بەڵام ئێستا چونکە کێشەکانی ئێرە زیاتر قوڵ بۆتەوە و کێشەی گەورەی لە دروست بووە ڕەنگە نەتوانن عینی شت بکەن بەو شێوەیە بێدەوارم بتوانن تا حەدێکێتی خۆیان بپارێزن یەکڕیزی لە مەر کێشەنەتەوەیەکان لە مەر کێشە سەرەکیەکانی کورد و تاوە چاوەڕوانیش بکەن بزان بەرکولێرەوە ئەم کێشانە چارەسەر بکرێ و لە بەغا زۆر پەرە نەسێنێ چونکە لە بەغا زۆر لایەن هەن پێیان خۆشە ئێمە کێشەمانە بێەوە کێشەمان بۆ دروستی ژەکەن ئەبێ هەوڵ بدەن کەوا تا حەدێک ئەوەنەی ئەتوانن زۆر ئاسان نییە هەماهەنگی بینی خۆیان بپارێزن. بەڵێ دکتۆر جاران شیعە و سونە کە کێشەیان تێکەوت یان لە ماڵی تاڵەبانی بوون یان لە ماڵی بارزانی بوون واتە کورد ماڵە گەورەکەیان بوو بۆ یەکلایکردنەوەی کێشەکان
لە ئێستادا دەبینین عەبادی پەیوەندی بەلایەنە سیاسیەکانەوە دەکات، مالیکی قسە دەکات، نازام کێ دێتە سەرخەت، لایەنە سونەکان دێنە سەرخەت، هەر یەکە و شتێک لەسەر هەرێمی کوردستان دەڵێتن. دەبوایە چی بکرایە لایەنە سیاسیەکانی کورد کە بەم ینی کێشەکان بەم ئاستە نەگەیشتە؟ وایە ڕاستە ئێستا ئەوان دێنە سەرخەت و ئەو شتانەکە بەڵام وەزعی ئەوان لە ئێمە خراپترە، یانی وەنیە وەزعیان باش بێن، نە سونە و شیعە وەزعی باشە، نەتوانی وانە بەربەرەکانی داعش بکەن، نەتوانی وانە حکوومەتی خۆیان بەڕێوە بەرن، ئەوانش وەزعیان لە ئێمە خراپترە، بەڵام تەبعاً ناخۆشە کە ئەوان بێنە سەرخەت و نەسیحەتی ئێمە بکەن. حەق بوو کورد یەکێتی ڕیزی خۆی بپارێزێ، بە یاسای خۆی جێبەجێ بکە، حکوومەتی خۆی سەرکەوتوو بێ لە ئیشەکانیە، پەرلەمانی ئیشی خۆی بکە بە شێوەیە بێ بە نمونە، چونکە لە دنیا کورد سومعی زۆر پێشکەوتووە، بە تایبەتی لەبەر شەڕی داعش، لەبەر ئەو وەزعی کە لە کوردستان هەیە، لەبەرەوەی کە ئێمە تەقینەوە و شتی نائارامیمان نییە، وەزعی کورد ئارامە، وەزعی کوردستان ئارامە، لەگەڵ باقی عێراق جیاوازە، بەڵام ئێستا وردە وردە ئەم کێشانەی کە هەمانە ئەو سوورەتە، ئەو شێوەیەی ئێمە، ئەو ناوبانگەی ئێمە لە دەرەوە لە کەدارەکە، لەبەرەوە ئومێدەوارین بە زووی چارەسەر بکرێ بۆ ئەوەی نەبەغا و تاران و ئەنقەرە پێمان خۆش بن وەنە دۆستانیشمان لە دەرەوە کەمتەر خەم بن، یاخود بگەنە ئەوەی کەوا کەمتر ئیحتیمام بە کێشەی کورد بدەن، چونکە ئەوە شتێکی گرنگە و دەبێ هەموو لە حسابی ئەوە بکەن. ئێمە لە سەحرا نین، ئێمە لە وەزعێکین، دەوڵەتمان لە دەوروبەر هەیە، ئێمە لە وەزعێکین ئەوروپا تەماشامانەکە بزانین چیەکەین، ئەمریکا تەماشامانەکە، رووسیاتم بۆ کێشەیەکی عالەمی، لەبەرەوە بێمەش لەو ئاستابین کە ڕەفتارەکانمان بە شێوەیە بێ کەوا لای ئەو لایەنانە زیاتر ڕێزمان لێ بگیرێ و زیاتر هاوکاریمان بکرێ. بەڵێ دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەداری گەلی کورد، گەلێک سپاس بۆ وتەکانت.